هەلی زێڕینە بۆ سەرکەوتنی کورد و بابزانین ئەو هەلە زێڕینە چۆنە و لەمپەرەکانی بەردەمی چییە لە ئێستادا؟ بە بەراورد بە مێژووی نوێی گەلی کورد لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا تا ئێستا کورد لە هەموو کات زیاتر بەهێزترە و خاوەنی ناو و پێگەی بەهێزە لە ڕۆژهەڵاتی ناوین، چونکە لە باشووری کوردستان ماوەی 25 ساڵە خاوەن پێگەی سیاسی و ئیدارین، لە ڕۆژاوای کوردستانیش ماوەی 2 ساڵە بە هەمان شێوە خاوەنی پێگەی سیاسین. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش کوردان لە هەموو کات زیاتر سەرقاڵی خۆڕێخستنەوە و خۆ پەروەردەکردنن. هەروەها لە باکووری کوردستانیش ماوەی زیاتر لە ساڵێکە لە ناو شارەکانی باکووردا شۆڕشێک دەستی پێکردووە و لە ڕووی سیاسیشەوە خاوەنی 59 کورسی پەرلەمانی تورکیان. لە ڕۆژهەڵاتی ناوینیشدا خاوەن هێزێکی چەکداری نزیک بە ملیۆنێک پێشمەرگە گەریلا و شەڕوانین. کورد لە ئێستادا خاوەنی زیاتر لە 100 پارتی سیاسی و هەزاران ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە، خاوەنی دەیان کەناڵی تەلەڤیزیۆنی، ڕادیۆ، ڕۆژنامە، گۆڤار و پێگەی ئەلکترۆنی و ناوەندی تری ڕاگەیاندنین. خاوەنی ئابووری خۆمانین و پەیوەندی دیبلۆماتی و نێودەوڵەتیشمان هەیە و بە تەلەفۆنێک دەتوانین دەنگمان بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بگەێنین. کوردان خاوەنی دەیان هەزار ڕۆژنامەوان، ئەکادیمی، نووسەر، مامۆستای زانکۆ و هونەرمەند و ئەدیب و سینەماکارن. زەمینەی لەباریش هەیە بۆ یەکڕێزی نێوان هێز و پارتە سیاسەکانی کورد و بەستنی کۆنگرەی نەتەوەیی. لە بەرامبەرشدا هێزی داگیرکەران و دوژمنانی کورد لە ئێستادا لەو پەڕی لاوازی خۆیاندان. دەوڵەتی تورک کە بە دوژمنی سەرسەختی کورد دادەنرێ لەناو گێژاوی ناکۆکی و ئاڵۆزی ناوخۆدا پەلەقاژەی مەرگەتی و بۆ شاردنەوەی ئەو شکستانە ناوخۆیانەشیان لە ماوەی ڕابردوودا سیاسەتی سازشکردنیان بۆ وڵاتانی ئێران، رووسیا، ڕژێمی بەعسی سووریا پەیڕەو کرد و ئەوەش بە ئامانجی دژایەتی کورد و تەفگەرە ئازادیخوازەکەی بوو. شکستەکانی تورکیا لە ناوخۆی وڵاتەکەیدا خۆی لەوەدا دەبینێتەوە کە دەسەڵاتدارەتی ئاکەپە کەوتونەتە دژایەتی هەموو دەنگە ناڕازی ئۆپۆزیسیۆنەکان، هەروەها نایانەوێت پرسی کوردیش چارە بکەن. ئێرانیش هێزێکی تری داگیرکەرە و بە هەمان شێوەی تورکیا دنیای کێشەی ناوخۆیی هەر لە بێکاری و هەژاری و جێبەجێکردنی سزای سێدارەدا دەبینێتەوە. هەروەها بەشێکی تری لاوازی ئێران لەوەدایە کە دژایەتی ئەمریکا و ئەوروپا دەکەن و خۆیان لە بەرەی رووسیادا دەبیننەوە. ڕژێمی بەعسی سووریا ئێستا لە لێواری لەناوچوندایە و تەنها چەند شوێنێکی وڵاتەی بەدەستەوە ماوە. عێراقیش کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا هەمیشە کوردی چەوسانوەتەوە لە ئێستادا لەو پەڕی لاوازی سەربازی و سیاسی خۆیدایە. ئەوانەی سەرەوە سەرجەمیان وا دەکەن کە بەم هەلەی ئێستا بۆ کووردا تا ئاراوە بڵێین هەلی زێڕین و تاکە لەمپەریش لە بەردەمیدا نەبوونی یەکڕێزی تەواوەتی هێزە کوردیەکانە دژ بە وڵاتانی داگیرکەر. پارتی دیموکراتی کوردستانی عێراق و بەرزانی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا لەناو ئەو بەرە سێقۆڵەی تورکیا، ئێران و ڕژێمی بەعسی سووریادا جێیان گرت و دژ بە شۆڕشی ڕۆژاوا و تەفگەری ئازادی کوردان جم و جوڵیان کرد. هەروەها پارتی لە ئێستادا بوونەتە لەمپەر لە بەردەم بەستنی کۆنگرەی نەتەوەیی و پێکێنانی یەکڕێزی گەلی کووردا.